یەک ساڵ لەمەوبەر ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانی سەر بە کۆمەڵی دادگەری کوردستان لە ژێرناوی تۆش قورئان لەبەر بکە هەڵمەتێکی بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز ڕاگەیاند. ئەنجامەکان لە دوای ساڵێک تەواو دڵخۆشکەر بوون. بە جۆرێک 4 بەشداربووی پرۆژەکە هەموو قورئانیان لەبەر کرد. ڕاستی زۆر جێگای دڵخۆشی و ئومێدە کە گەنجانی موسڵمانی کورد سەرڕای ئەو قەرانە زۆرانەی کە بەرۆکی کۆمەڵگەکانمانە گرتووە، قەران ڕۆحی و کۆمەڵایەتی و ڕەبشتەکان، گەنجانی موسڵمانی کوردێن کاتەکانی خۆیان تەرخان دەکەن بۆ لە خزمەتدابوونی قورئان، دەبن بە قوتابی قورئان دەیخوێننەوە لەبەری دەکەن تاکو دەگەن بە پلەی لەبەرکردنی تەواو حافز بوونی و هەڵگرتنی. من دەمەوێت زۆر سوپاس و دەستخۆشی بکەم لە پرۆژەی تۆش قورئان لەبەر بکە کە بووەتە هۆی هاندەر و ڕوێنێنیکەری ئەم گەنجانە لە کۆمەڵگەکەماندا. یەکێکم لە بەشداربووانی پرۆژەی تۆش قورئان لەبەر بکە کە بڕیارماندا بوو لە ساڵێکدا قورئان لەبەر بکەین. بڕیارەکەی من ئەو بوو لە 1/3/2020 تا 1/3/2021 تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەم. سوپاس بۆ خودای گەورە کە پێش تەوابوونی کاتەکە لە 16/2/2021 کۆتا جار بوو کە بۆ مامۆستاکەم قورئان بخوێن. هیوادارم وتکام هەیە لە هەموو گەنجێکی موسڵمان، لە هەموو تاکێکی موسڵمان با بەیەکەوە دەست بگرین بە قورئان، چونکە قورئان دەبێتە هۆی ئارامی دڵەکان. ئەو بەشداربووانەی لەم ساڵەدا هەموو قورئانیان لەبەر کردووە داوا لە هاو ئاست و هاوتەمەنەکانیان دەکەن سود لە کاتەکانیان وەربگرن و بە لەبەرکردنی قورئانەوە بەسەری ببن. ئێمە هەستاین سەرەتا بە دروستکردنی گروپ چاتێک لە گروپ چاتەکەدا زۆر بەڕێز مامۆستا ڕازگۆ وەکو یەکێک لە سەرپەرشتیاران مامۆستایان و کۆمەڵێک مامۆستای تری تێدا بوو کە ڕۆژانە و هەفتانە کۆمەڵێک وەکو دەڵی ڕێنمایان بۆ ئێمەدا دەوەزان کە ئێمە سوودمان لە وەردەگرت. تەمان ئێمە بەم جۆرە دەستمان پێکرد، بەڵام ئەوش کافی نەبوو کە تاو ئێمە بەو شێوێ بەردەوام بین. هەر کەسێک لە ماڵی خۆی بەشێکیان لە سنتەری تەحفیز دەرسیان دەخوێن، بەشێکی تر لە ماڵەوە مامۆستایان هەبوو، بەشێکی تریش وەکو جوهدی خۆی خەریک بوو. سازە خۆی گەورە ساڵی ڕابردوو لە چوارچەوەی پرۆژەی تۆش قورئان لەبەر بکە لەگەڵ کۆمەڵی خوشک و برایتر بڕیارماندا تاڵی قورئانی پیرۆز لەبەر بکەین و ئەم ساڵ بەرهەمەکەی ئەوە بوو کە لەگەڵ دوو خوشک و برایەکی ترەوە بەبەندەوە تا 4 کەس توانیمان تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەین و پێشنیارەکەم بۆ گەنجان کە توانای لەبەرکردنیان هەیە و کاتێکی فەڕاقی زۆریان هەیە لەم چوارچەوەی ئەم پرۆژانەیە بەشداری بکەن و کاتەکانیان بە لەبەرکردنی قورئان و تێگەیشتن و کارپێکردن و گەیاندنی پڕکەنەوە. سەرپەرشتیاری پرۆژەکەش دڵخۆشی خۆی بە ئەنجامەکانی پرۆژەکەیان ڕادەگەیەنێت کە 28 کەس بەشداریان تێدا کردووە و زۆرینەیان ڕێژەیەکی باشی قورئانیان لەبەر کردووە. ساڵی ڕابردوو لە ژێر هاشتاگی تۆش قورئان لەبەر بکە لە ئەو جەنجاڵی کە هەبوو لەنێوان گەنجان پرۆژەیەکمان ڕاگەیاند کە تایە هەوڵ بدەین کۆمەڵێک حافظ بۆ هەرێمی کوردستان زیاد بکەین. سوپاس بەخوای پەروەردگار ژمارەیەکی بەرچاو لە گەنجان بەشداری پرۆژەکەیان کرد کە زیاتر لە 30 کەس لە 6 ناوچەی جیاواز لە هەرێمی کوردستان بەشداری پرۆژەکەیان کرد. الحەمدولیلا وا ساڵێک تێپەڕێ بەسەر تەواوبوونی پرۆژەکە و ئێستا زیاتر لە 4 حافظمان هەیە و تا ئینشاءالله مانگی 6 ژمارەی حافزەکان دەگەن نزیکەی 10 حافزی قورئانی پیرۆز. لە پرۆژەکەدا ژمارەیەکی زۆر گەنجان بەشدار بوون، بەشێکی باشیان تیاندا نیوەی قورئان یاخو زیاتری قورئانی پیرۆز لەبەر کردووە. ئینشاءالله لە کۆتاییەکانی مانگی 6 هەوڵ دەین لە چوارچەوەی ئاهەنگێکە خەڵات و پێزانی بەخشینە هەمووانی کە توانیویانە تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن. لە پرۆژەی قورئان لەبەرکردنەکەدا کە لە ژێر هاشتاگی تۆش قورئان لەبەر بکە ڕاگەیەندرا 28 کەس لە 10 شار و شارۆچکەی جیاوازی کوردستانەوە بەشدار بوون. تێیدا 4 کەسیان هەموو قورئانیان لەبەر کردووە. 2 بەشدار بووش 20 جوزئیان لەبەر کردووە. 3 بەشدار بووش 15 جوز و سیانی دیکەش 10 جوزئیان لەبەر کردووە. هەروەها 5 لە بەشداربووان 5 جوز و 11یان لە نێوان 1 تا 5 جوزئیان لەبەر کردووە. بڕیاریشە لە مەراسیمێکی تایبەتدا لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە خەڵات بکرێن و ڕێزلێنانیان پێ ببەخشرێت.